خۆی گەر قسە لەسەر پێشنیارەکانی کێتی مامۆستانی کوردستان بکەین خاڵێکیان ئەو موچەیە خاڵەکانی تریان کە گفتوگوی لەسرە دابینکردنی ژینگەیەکی تەندروستە بۆ خوێندکار لە ناو ناوەندەکانی خوێندنە ئەمەش بە تاکیدەرکی وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکانە کە بتوانن ژینگەیەکی دروست بۆ خوێندکار و بۆ مامۆستا دەستەبەر بکرێت تاوەکو بڕیاری کردنەوەی ناوەندەکانی خوێندن بدرێت گەلەوە لە قۆناغی ئێستا پێما بێ زووە بۆکردنەوەی ناوەندەکانی خوێندن لەبەرەوەی ئێمە وەکو هەرێمی کوردستانی تەجروبەیەکی ڕابردوومان لەسەر ئەم جۆرە ڤایرۆسە نەبووە لە ڕابردووە ناتوانین و ئێستاشا بە هەنگاوی یەکەم یەکسەر ناوەندەکانی خوێندن ئێمە وڵا بکەینەوە بۆ خوێندکار و قوتابیاندا لەبەرەوە ئەبێت هەر نەبێت تەجروبەیەکی وڵاتانی ئیقلیم وەربگرین تەجروبەیەکی عێراق وەربگرین تەجروبەی چەند وڵاتێک وەربگرین کە لە هاوشێوەی ئێمە لە ڕووی ژینگەوە تا بتوانین ئێمە ئەو بکەینە بنەمایەک و باش ئەو میکانیزمانی ئەوان پیادەیەکەن بتوانین ئێمەش لە هەرێمی کوردستانە پیادەی بکەین.